خانەوادەکەیان باجلی کوردی و چەپکە گوڵی ڕەنگا و ڕەنگەوە دەستنە سەرگۆڕیەکێک لە پێشمەگە سەرەتاییەکانی شۆڕشی گوڵانی پێشکەوتن خواست. ئەوان بە بۆنەی هەڵگیرسان و سەرکەوتنی شۆڕشی گوڵانەوە بە سەرپەرشتی سەرۆک بارزانی ڕۆژەکە وەک جەژن لێ دەکەنەوە و سەردانی گۆڕی باوچیان دەکەن. سەرەتای هەڵگیرسانەوەی شۆڕشی گوڵان دەگەڕێتەوە دوای نسکۆی ساڵی 75 کە خەڵک دەربەدەر بوو، ئاوارەی ئێران بوو، پێشمەرگە بە تەواوی لە تەواوی کوردستان چالاکی نەما و نەما. حکوومەتی بەعەس زەختەکی زۆری لە خەڵکی سەر سنوورەکان دەکرد، بە تایبەتی حاجی عومەران. ئەو بوو 23 پێشمەرگەی قارەمانی حاجی عومەران دەستیان دا چەک و دژ بە ڕژێمی فاشستی حیزبی بەعەس بەرەو شاخی کۆدۆ سەرکەوتن و جاڕی شۆڕشی 26 گوڵانی 1976دا. لە شۆڕشی گوڵان شۆڕشیان پێکهینا 23 نەفەر بوون و شاخی کەوتن، چوونە شاخی لە ترسێ بەحسی، لە ترسێ بەعسی چوونە شاخی. ئەو جار بەحسی ئەمەی گرت هەر ژن و منداڵی هەر 23 کەسەکانی گرتین شەوێ زیلی هینا و بردینی لە بۆ کووت و عوماڕی. لە کووت و عوماڕی ساڵێک و 6 مانگان سزن بووین. ئەمن پێنج منداڵم پێ بوون. وەڵڵا پاشی ساڵێک و 6 مانگان بەربووین هاتینەوە. ئەگە هاتینەوە کتمەوە خە ئیسراحەتن کرد، ئەوە بەربووین هاتینەوە. ئەوجار لە هاتینەوە بابیان ئەمەی بردینە ئێرانی. ئەمە لە ئێرانی بردینە نەغەدەی لە نەغەدەی بووین. لە نەغەدەی بوون بابیشیان لە شاخی بوو. ئەگەر بۆ خەڵکی حاجی عومەران شانازی بیت کە سەرقافڵەی هەڵگیرسانی شۆڕشی 26 گوڵانن، ئەوە بۆ ئێمەی بنەماڵی مەلاشە محەممەدی حاجی عومەران 2000 جێ شانازیە. زارێکیان بەشداری باوکم وەکو فەرماندەیەکی پێشمەرگە بە پلەی سەرلق لە هەڵگیرسانەوە و یەکەم مەفرەزەی شۆڕشی گوڵان. زاری دووەمیشان وەکو بیرۆکە و پێشنیاری ناولێنانی شۆڕش بە ناوی شۆڕشی گوڵان دەگەڕێتەوە بۆ پێشنیاری باوکم کاتێک لە دووەم ڕۆژی هەڵگیرسانەوەی شۆڕشی گوڵان نامەیەک ئاراستەی بەڕێز کاک ئیدریس بارزانی دەکات. لە نامەکەیدا دەڵێت من پێشنیار دەکەم کە ئەو شۆڕشە ناوی لێ بنێت شۆڕشی 26 گوڵان. وەڵامی کاک ئیدریس ئەوە دەبێت دەڵێ پێشنیارەکەتان زۆر بەجێیە، هەوڵ دەدەم لەگەڵ کاک مەسعود ڕاوێژ بکەم و دڵنیاشم پەسەندی دەکات و بالفعل پەسەند کرا. ئەوە بوو لە ئەدەبیاتی پارتی دیموکراتی کوردستان ئەو ناوە تەسبیت کرا بە ناوی شۆڕشی 26 گوڵانی ساڵی 1976. شۆڕشی 26 گوڵان وەک هێمایەک بۆ سەرکەوتن و بەگشتدا چوونەوەی زڵم و زۆری دژمنانی کورد دەبینن کە دەرهەق بە میلەتەکەیان کراوە کە ئێستا لە ژێر سایەیدا ژیانی سەربەرزانە و ئازادی بەرقەرار بووە.